چۆنی کاکە گیان سەرچاودایەکە ئەڵێمە تا خەستەخانەی نیشتیمانمانەبەی بۆ شەکرەکەتان فڕیوە ئێڕۆ شەکرێکی کاکە گیان ئەگەر زەختە حەبە وردەکە هەیە من خۆشم بەوە چاکە بم بیخێرە ژێر زمانتان چاکە بنێکسەر کاکە زەخت و مەخن نییە تۆ بامە سەرکەوین تەکۆن فەرمی ئەمە ناکرێتەوە نەوەڵا لە دەرگای ئەولاوە داوای لێبوردنەکەم ئەی ئەو ناکرێتەوە دە بڕۆ ئەرێ باوانە شێوێمەش ناکرێتەوە ناکرێتەوە یەک دەقە باخۆ بیکەمەوە یا ئەڵڵا خوایە بەناوی تۆ براژم خۆتان بەستنەوە بۆ قایشی تایە پیانە دەی خوا گەورەی ئیشەڵڵا یەک دەقە دەی یا الله هەر بەجددی و دەدەی ئیشی کرد ئەڕۆین خۆتان بەستنەوە براژن ئامان بۆ خاتی خۆ قایشی تیانی خۆ بەستنەوەی چی کاکە تیانی ئاڕاستی شەکەی وڵای قایشی تیانی بەس مشکلە نیە خوا گەورەیە یەک دەقە ئەم هەندەرویەکەم ئەوە جارجار گیرە بێ خۆتان بگرن ئەستاتان پێ بخەسە یا غەوەس بسم الله یا الله براژن گەرماتان نێت تەبریدەکەتان بۆ پێ بکەم وەڵا سارەکە خۆی زۆر تاوتە پەنجەرەکە بکەنەوە هەوایەکی فێنکی خۆشیێت ئەڵم براژن هەر پێ نەوتم بۆ تێچن بۆ خەسەخانە کاکە گیانەوە شتی خێزانیە بە قوربان خۆی ڕاستی دەکەی بەخوا عادەتێکی ناشینە بەڵام بەخوا من نەزانم دڵمە تەقێ براژن وڵای کاکە گیان چی بێ لە تۆ نهێنی بێ ئەم کچەم 4 ساڵەیە بەشوو حمل ناکا بەخوا ئێرانم برد تورکیان برد ئەردەنم برد هەرچی دەرمانی ڕووەکی بۆم پێکرد ئیسیفادەی نیو نییە دەی احتیمالە نەزۆک بێت وە چێ قسێکەی دەیکە حەیاو بردوم بۆ قسەکەی نانا خۆشکم بۆ حیاتانە چێ خۆ مەسەلەی عیلم حیات و نوشتیتیانی عیب نییە زۆر احتیاتیە یا الله براژن تاسێ خۆتان بگرێ یا غەوز یا الله چیمان بە خۆمان کرد پێوتی سیارەیەکی باش بگرم نسیبی خۆی خوای گیان لەمە قەدەر لامانە یا ڕەب العالەمین بیکە بە خاتی گەورەی و عەزەمەتی خۆت خوایە یا الله وا کاکە گیان دیارە کەسێکی باشی تۆزە دوعای خێر بۆ کچەم بکە خوا گەورەی ئیشەڵڵا براژن وەڵام من دوعای من قبوڵە چکە خوا گیان ئەزانێت دڵ و دەروونم چەند پاکە خوای بیکە بە خاتی گەورەی و عەزەمەتی خۆت خوای گیان خوای بیکە بە خاتی گەورەی خۆشەویستی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەم دوعام قبوڵ کەی خۆم و ئەم سەیارە شڕەم ناوی چێک چەکە و هێلین مناڵێکی جوانی ببێت دایکی هێلین ناوی چییە؟ دایکی هێلین خوای گیان دایکی هێلین و هێلینیش خۆیان مناڵێکی جوانم پێ ببەخشی من ناڕۆڵە من کچەکەم براژم بۆقی چێک بەس ئەزانم خۆ حاویلە نەزانم یەک پێچمان ماوە یا الله خوای بە ناوی تۆ یا ڕەب العالەمین خۆلا بە ساقەم هۆڕ نەکەم هیچ ناکە خۆلایە ڕاگا لە خۆ بێ کاکە خەریبولێیەی دەڕە براژن بیا قەزا بیا خوا براژن فەرموو دابەزن ئەوە خەسخانەکەی ناکرێتەوە کاکە ناکرێت سەگۆتان نەکەم ناکرێتەوە یعنی چییە ئەوە کرێ فەرموو ئەی تۆزێ غیرەت براژن وەرە ڕۆڵە وەرە ئاشتێ پارەم بەرێ بابیێنێ ها کاکە دەی وردەشم پێ نەکرد خواگەتن مازاکەن وازی لە بێنی داماوە واتان لەگەڵ ئیشەڵڵا بەڕەوەیە مناڵەوە يا الله خويا تاكسي ناوشا بالتبريدوا ناوشاري شاكين بالتبريدوا السلام عليكم. اي عليكم السلام. هيلاك ديالي زور خريك ممربون هيلاكم او بميه نو والله او بيع خير ابن صلاينا بينه من تينو ما دبي خو خيناك بس نبو من هاتم بخواجي نامردي لتونيا انا امت شي هو او حبو علاجه
باوکڕە بەو تەمەنەوە ئەو حەبا خۆی بەساقی و چاوم غەڵەت تێمەگە ئەمە حەبی شەکرەیە هیچ زەختە هی دڵە هەر مردم دوای 50 ساڵ خزمەت باشە لە مامۆستاییەوە تا بێ بە پێ بێ بوو بە پێ بڕۆ هەر بە پێش هاتوو چۆکە سیارە نییە ئەی چی بکەم بەساقم ناشکوری نەبێ خۆخوا سیاریشی نیاوە بە من هەر بە پێم و بە پێ ڕۆم هەڵا من هەمەوە تا شێرە بۆرە دەیخوانی بڕێخوا بە ئێمەشی با ئیشەڵا ئەڵێم ئیژەکەی ئارە وەڵڵا سەرکەوە بە چەنە بێ بۆ بازار 3000 ناوەڵا سێ زۆرە دوو وەدانم دوو یڵە دوو سەرکەوە ئەدە باشە ئەی باشە تۆ لێوە ڕووی ئەی چێ لێ بخوڕێ دەرگاکە ناکردەوە بۆ دەکەمەوە باش ئەم سیاری من بەیانیان بخارەکەشی زۆر زۆرە تۆ بڵێ هیچی بە معلوماتە وەنگی من لە سیارانە بزانم سیارانە کۆن و جا لەوانەیە سەری شەفقەکەی تاوا نەبێ ئەگەلی یاڵڵە کاکە بۆ خاتی خوا من نەخۆش بۆ هەلیە ئەوە چی بوو وەڵا کوژایە چای چی بکەین بۆ لە ئیشکەوتی بۆ لە ئیشکەوتی باوکەڕۆ ئەڵێم حەب لە پێ نییە بۆ خۆجە کوژی وەڵڵا ڕای کێشم چی بکەم چاخۆ من تراکتۆر نیم بە منی ڕایکێشی کاکە باشە من ڕای کێشم تۆ لێ کوڕە کاکە سیاقە دەزانی سایاقی نازانم مامۆستا شوێنی باشی چاو بەخێر نەبوو بەرە وەڵە کورە وەرە مەرۆ ئەمە کێ بوو ئەمە تەلەبەی من بوو بە ساقە بم ئەمە ئەمەngە بیعەمەل بوو بە 4 ساڵ سنفێکیە بڕی ئەی باشە گەرەوە تەمەڵ بوو ئەم سیارەی ئاخر مۆدەلی لێکوە بوو وەڵاهی نازانم لەکوێی بوو وەڵام من نەزانم ئادی چوزانی ئەمە بە پارەی حرام بەخوا ڕاستەکەی کوڕی باوکم دنیا دەورانە ڕۆژێ لە عەرزە و ڕۆژێ لە ئاسمانە وەڵا سارد بۆتەوە بڵێ بڕوا ئۆ ئەڕوا ئەو تا ئەم سۆندەی بەر بووە ئیشەڵا ئەڕوا تێڵادی عادی شێرە بۆرە تۆزێ باکی کەمەوە شێرە بۆرەکەم یا ئەڵڵا یا پێخەمە یا شاهینە وا ڕەحمی کرد بە ناموسم وا ڕەحمی کرد وش تەکسی ناوشارە ڕۆین تەکسی ناوشار ئۆی ماچیەکەم براژن 15 ڕۆژە نەمشتۆ پشیلت نییە بەسەر ڕۆژە بۆ ماچێکی سیارە مژدانەمە بێ ئی باشە چی بوو دەتێم بگەێنن هێلین حەملی هەیە عیب نەبوو هەلهەلەیەکم لێ لێرەیە ئەها دوعام قبوڵە ئەها دوعاکانی تۆ قبول بوو سیارەکە و زۆر خێر و بەرەکەتە باوەڕکە کاکەم سواری میترۆ بووم سواری قیتار بووم تارەی دنیام کرد هیچ نەبوو بە سیارە شڕەکەی تۆ بە دوعاکانی تۆ کچەکەم حەملی هەیە وەرە براژن خێر و بەرەکەتیشی پارتێ ئاسنی ڕزیوە دەیبیل مناسبەتە سەرکەم بابتان بەمەودەی سەر مەکەم جارە پاڵێکم لەگەڵا بنێن چکە کە دابەزیم ئیش ناکاتەوە یەڵا هەر یەک پاڵە هەیان مەبە یەک دەقە ڕاوەچە یەک دەقە دەڕاکەن براش بۆ نەخاو خلیچکەن دەوەرم براش منۆمزایی سەرکەوتم بۆ نەخاو خلیچکەن ئەوە چیتان لەو سیاریم کردووە ئەوە خەنەیە ێ باشە ئەزانم خەنێ بەڵام بۆە لە سیارەکەمەکەن چۆن وای لێ ناکەین ئێستا بەهۆی ئەم سیارەی تۆوە من حامیلم کورە بابە بۆ ئەمنە عقلتان ساویرکەوە قودرەتێکی ئیلاهیە سیاری ئاسنی ڕزی و چیاو لە وەزعا بەخوا کاکە گیان هەتا هێلین گیان مناڵەکەی ببێ هەموو پێنجشەمەیەم خەنەی لێم هەموو پێنجشەمەیە لێرن خۆیان خۆشێمان لێ تێگنی ئەلێ بابە لاچن چۆن دڵیەوەی لەکەی وەڵا بابە سیارەکە من مهم بوو کورە بابە من ئیشم هەیە ئەڕۆم لاچن دەی وەڵا وەرە بەرێمە ژین
كل بابا بو شوين فريقت ما بيلي باش كم هي اللي قاسكه كي كربيه يلا كور سركون بابا هي واجه وتشو هاون لكن يكسو صوتنا وتشو على مر هي ما تشبه شريكن حتى بيدن من نعمة ترى بيدن أو تشوف فوزايا نيرة بيشو لا بقدر بس كردو هكا تيجي دي يلا بابا وسالي شي أصلي رزي وتشتانه له فوزايا عيبناكن أصنية بيروستري سيارة منازي مكسي حاصلك بقول باني بنفريكم بيلي با مقصود معاصل به روحك مقصودي توتشيا 15 ساله كسيكم خوش دويت مقتمي مقصود معاصل به تو تأكيدي أويش توي خوشة بيه اوه هل زور ستوب يك إيش بيت أويش جوانا كرنها فرقوا بيلي أيام بس بشهدت النبي أو دكتورين بيتك قجة زرع كدو الله بلا باش كاكا فريق بيعمل هذا ما لازم حاصل بقدام يمش ما لازم هي أنا باشا تشاوكم هي واش يك روحكم دكوا أو توهي دكتورك ولا أملا عادي بزاف فرمو جنابك يمرازك أزاين برازك من شبه قرباني بم باوري بحرجني كهينم صال داني شو الروا نازانم شانس مليني نازانم هو بياج خراب يجنيم لازم تشبكه صد مرازك يتو حاصلة بيه يا قربان معلوم أكيد أمريكا ولا بقول بار برنامجك ما شكم ولا من دس ما جاك موت شقوي لعبة حاصل بينها قصابم قزابي بله. إذا لما لو دان نبي قزابي مرازك وشي عادي يك ما مرك من فروشتوا جامل بيم بوب فروشن بقربان دوا خلق خوي مروش ناخو از خويا او تمريش وشتغل خرابه فريقكم بيلي هذا بارسكم زيادك يلا يك فرو بيليم امر بنجا مر فروشيت والله. ازو تشقوي لعبه عادي بزانم يلا بزام تورا مستجام بقرباني بفريام كوا كرة روحكم كرة هناسكم كاكا والله من شانس بسرا وبقرعان شانس من لكل كي ترشانية بشرف بس لشوتي يكرم سبيه يك فرو بيليم شانس واب كريتو هدانا تأكيدي تاكيد ورا دبش قربان عادي ورا تو بقربان قربان ما مستجام ما شاء الله سير ودم وجهه ما مستجام من يك ايشم خوينا بدسو برا ماستر بحري دكان مسيني او لك اخو ما برم باش كن فريق وسير قول لي مرازم بكريتو فريت واش مسوقه بقربان يلا عادي ورا باكو تشاو سلام دي خبر عزيز سباسك عندنا زوكا والله وارم اما ناجح بم الانجليزيه كان اللي تصوينا هوا بان زمينا اي عمل كربي يك فرو بيلي ايام اصاغو صد لصد بينيت ان شاء الله تواب أول حاين هر هموتان توابون ما مصيجا هو جور بقربان بم ورا بساقم باسم سارق زو بيروزا ورا مطعم يكم داناوا يك حفته سارق الراقره باش كم بازار بيتو مشتري بيتو حتى يك سال خوردن بلاشا بقربان نري ما مصيجا يك سال صاحب بلاشا سارق الراقره باش كم بازار ما بيتو بقربان ما مصيجا وعدي بياو سالق يم قوزيه مطعم داناوا طازه يك حفته سارق الراقره سارقو بيروزا بقربان بقربان بوفر بقربان ما مصيجا يلا هموتان حاضرين يا سا حاضرين يا سا يك فرتان بيلي بس درقاك لا يخوم ناكريتو فير تانا كم شو ناكريتو باشا خويا بقربان بم خويا لحمك ما بيبكي لحم خويا الجار
وای بە قوربان بم خوای جان مامۆسا مامۆسا چۆنی باشی ڕۆڵە مامۆساەوە بۆ لێ هاتووە ڕۆڵە نەخۆش بووم پارە نەبوو جەڵدە لێیە جەڵدە لێیایی بەڵێ دەوەرە بۆ مامۆسایە پاری پێ نەبێ عیلاجی خۆی بکە ئاخ دنیا چێ مامۆساڵی نامناسیتەوە ناوەڵا ڕۆڵە تۆ چی یە بەڵابی مامۆسادە تۆ جوان سێرم کە ئای دەی بەخوا نازانم ئەوە نەبوو بە تەکسیەک تۆم هەڵگرت ئەوە نەبوو سیارەکەم پەکی کەوت ئاها سیارە شکاوەکە مەڵێ شکاوەکە خۆش وەردەکە ئەسازانی ئەو تەکسیە چەند مبارەکە هەرچیە زیارەت یەکات سیاری شکاو مبارەکی چییە ئەها ئێستا چیم پێەیە ئەمە بە چی ئەی مامۆسا تۆ خۆ بە منە نەوت دنیا دەورانە ڕۆژێ لە عەرز و ڕۆژێ لە ئاسمانە ئەو سیارە شڕم ئێستا بووە پیرۆسترین سیارە فڕانمی بۆ ئاسمان ئیش نەبوو مامۆسا خوا حافیزێ بێ ڕۆڵە قڕ بەسەر من حافیزێ بێ ڕۆڵە دوای 40-50 ساڵ خزمەت مامۆستایە بە جەڵدە خەریکە ڕۆحی دەرەچێ پارەی عیلاجی پێ نییە چێی کاو چێی خوا